بە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان نەگەڕانەوەی بەشێک لە داهاتەکان بۆ حکوومەت وە گرفتی حکوومەت هێرەمی کوردستانیش لێ پێدانی موچە کە هەمیشە و هەموو مانگێک چاوەڕوانی 200 ملیارەکەیە بەهۆی نەگەشتنی 200 ملیارەکە بەخاوی موچەدا بەشەکات قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان کەمبوونەوەی داهاتی حکوومەتی هێرەمی کوردستان لە خاڵە سنووریەکان بەشێکە لەوەی کە ناتوانێت موچەش دابەش بکە کە لە هەردوو زۆنەکە وەک یەک هاوبەشی هەیە لەو شێوازەی نەگەڕانەوەی داهات. من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز ئەندازیار عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمە. زۆر بەخێر بێی. پێشتر زۆر وترا کە قاچاقچێتی هەیە و کۆتایی پێدێوانە و تا ئێستا بەردەوامە بە پێوەی کە لە پەرلەمان بوو بە پێوەی کە ئەندازیاریشیت یان ئەزمونێک هەیە چی دەڵێ لەسەر ئەو دیاردەیە کە هەیە؟ سوپاس بۆ جەناب و پێشتری لەسەر ئەو بابەتە قسەمان کرد ئێمە بەڵام ئەگەر ڕێگەم بدەیت لەسەر ئەو قسانەی بەڕێز مقەدەم بەختیار لەسەر ئەو بارودۆخی ناوشاری سلێمانی و دەوروبەری من پێم خۆش بوو هەندێ سەرنجم هەبوو لەسەری بۆ حساب لەسەر ئەو بنەمایە من خۆم ئەندازاری ڕێگۆبانم و دیراساتی عولیام لەسەر ڕێگاوبان هەبوو خوێندووە. کاک بەختیار زۆر باسەکەی وا لێ کرد کە هەمووی خستە ئەستۆی خەڵکو و هێواشتێخوڕین و هەمووی تەواو بوو قسەکانی بەڵام خۆ ئەکرێ حکوومەتیش هەندێ بەرپرسیایەتی لە ئەستۆ بگرێ. مەسەن بۆ نمونە باسی ئەوەی نەکرد بڵێ کاکە مەسەن کەسێ لەم کاتا بێ فەرمانگەی هاتووی سلێمانی کەسی ئێستا دەرەچێ بەرەو چوارتا پێویستە یان ئەو تایانەی زبرە بەکاری بێنێ کە ئەمان احتیاتیان بۆەوە نەکردووە تەسەووری شتیویان نەکردووە وەکوی لە ئەوروپا بەکارێ لە ماسەرن لە سەرەتای مانگی یانزەوە لە ئەوروپا فەرزیەکەن بەس ئەو منتیقانەی کەوا زۆر بە فروشتی لێبارێ ئەبێ یان شاخاوێ ئەبێ جۆرێک تایە ببەسن تاوەکو بەهار تایەکە زبرە بزماری پێوەیە ئەنی بزماری لاستیکی ئەنی جۆرێک وەکو بزماری لاستیکی پێوەیە تایی تایبەتە بە شەختە و بەفر و باران و ئەوانە بۆی کەوا تەبەن هۆکارەکەی چیە فریکشن زیاترەکە لەگەڵ جادەکانی ئەبێتە هۆی زۆربوونی فریکشن خۆی کە ئەم زارن ئەخلیسیە ئەخلیشتە فریکشن نامێنێ یعنی احتیکاک لێقشاندن لە نێوان جادە و تایە نامێنێ ئەو کاتە دوو حرەکەت دروستە بێ یان سلایدینگ یان سکیدینگ یان خلیسکان یان تایەکە پانتەرناژ لە شوێنی خۆیان ئەوە یەکیان دووەمیش زنجیر هەیە خۆ ئێران وڵاتی دراوسی ئەمەیە مەسەن هیچ نەی ببات فەرزیکا بەسەر ئەو شۆفێرانە لە ڕۆژێکی ئاوا چۆن مسلسەکە و چۆن حریقەکە فەرزەکە بەسەر شۆفێرەکانە بە ئەوش فەرزکە بڵێ کاکە بەلمانی یەکە ئێوەش با دوو زنجیری ناو سنووکانتان هەبێ کاتی دەرچی بەرەو چوارتا کات دەرچی بەرەو هەڵبجە کات دەرچی بەر تەگڵەوە بە بیارە با دوو زنجیر ببەسێ ئەمە خۆ هیچ دیان نقطەی خاڵی سێهەمم ناو شاری سلێمانی ئەگەر سەرنج بدەی جادەی 16 مەتری ئەم جادەی کات خۆی حکوومەتی حزبی بەعەز دروستی کرد جادەیەکی خارجی بوو مەجاریتیان نییە و ئین لێت ستۆرم وەتەریشی تیانێ ئەو دەریچانەی کە خەڵک پێڵەمان هۆڵ ئەوەشی تیانێ ینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی لۆکاڵی پارێزگای سلێمانی تاوی شارەوانی سلێمانی بیری لەوە نەکردو ئەم جادە 16 مەتریە کە حکاتی خۆی لە زەرتەمی نظامی بەعسا لە ساڵی هەشتاکانە دروست کراوە پێویست مەجاریتیانە هەر ئاو دێ چۆن دێت ئەبارێ ئەبێ خۆی سەرفکە بە پێی لێژی سلۆبی هینەکە سلۆبی جادەکە ئەڕات و ئەو نامێنێ ئەو هەندێک سەرنج بۆ حەزم کرد ئەوە ئەکرێ بەرنامەیەکی تایبەت چی لەسەر بکەین بەداخەوە کاک بەختیار ئاماژەی نەدا بە هیچی لەوانە و خوێش ئەگەر ئەوەش نەکرێ وەکو خوێ و هەندێک جاریش زانێریەوەکان هەواکای تۆزەکەم کرێتەوە بۆی کە بتوانێت خوێکارێکی واکە بە فرەکە و ئاوەکە نەیبەستی لی گەربێکی بە شێوەیە گوالیەکە زۆر بە زەحمەت ئەیبەستێ دەمانویست کاک بەختیار ئەم شەو لەگەڵمان بەڵام بۆی خراپی ڕێگاوبانەوە نەیتوانێت کەواتە بەڕێی من ینی ناکرێت تۆ هەمووی بخێتە سەر هاوڵاتی بەڵام ڕۆڵی حکوومەت سفر بێ سەر ڕۆڵی حکوومەت لەم بەفربارینە سفرە ینی ئەوە ڕۆڵبینی نییە تۆ هەرچی ئەوەی بۆ چوارتا ئاچی هەر ڕێگا گیرابێ و ئێستا کەسێک لە مەسەرەن لە منتقەی دوکانەوە هاتووە ئەم مردووە هۆکاری چییە هۆکاریەوە بۆ نەیتوانێت بگاتە سلێمانی هۆکارەکەی کە نەیتوانێت بگاتیە حکوومەت پرسیارە لەوە تۆ من سیارم پێ و جادە شێ نەمتوانیەوە بێن بەفرباریەوە تۆ نەتوانیەوە ئەو بجارێ پاکیتەوە کەواتە حکوومەت دەرپرسیارە ئەگەر وڵات بێەوە توانین شکاتی لە حکوومەت بکە بەڵام زۆر بەداخەوە بابەتێکی دوو درێژە با خۆمان لێنە دێنێ مەسەر وەڵامی پرسیارەکەی جەناب ئێمە لێرە لەم مێمبەری بەڕێستانەوە هەر لێرەوە لەم بڵندگویەوە باسم کرد کاتی خۆی کە ئەو بایپاسەی لە دەواازە سنووریەکان هەیە کە کاتی خۆی پێش 8 ئۆکتۆبەر باز ئەکرا کە لە دەواازە سنووریەکان بایپاسێک هەیە و خەتێکی خاصە تایبەتە بە دائیرەی لە دایرەکانی دەوڵەت ئەڵێ ناو خەتی ئاسایش ئەوە هەرماوە ئەوە کە هەرمابێ کەواتە ئەو قاچاقچێتی بەردەوامە
بەس ئەوەی زۆر سێرە جۆرێک لە حکومڕانی لەم وڵاتە هەیە ئەبێ پێمان بڵێن حیزب علاقەی چێ بە دەواازەی سنووریۆ حزب کاری حزب ئەوەیە بەرنامەی سیاسی خۆی بەرنامەی اقتصادی خۆی بەرنامەی ئیداری خۆی پێشکەش بە ئەندامەکانی بکات لە ناو پەرلەمانە ئەوان بتوانن هەوڵ بدەن ئەو بەرنامەی حیزبەکان پیاده بکەن جگە لەوێ حیزب بۆی نییە بچێتە هیچ دایریە ئەمە لێرە ئەی جۆرێک لە حکومڕانی لەم وڵاتی ئێمە هەیە کاک چیا لە هیچ جۆرێک نمونەی نییە نە لە ڕابردوو هەبووە نە لە ئێستاشە هەیە تر نازم لە ئایندا دروست بیانە نە حکمی دوو ئیداریە خۆزگە دوو ئیدارەی بووە نە حکمی بنەماڵیە خۆزگە بنەماڵی وایە یەخی ماڵێکمانە گرت چەند بنەماڵەیەکە نازانین چ یەخی کێ بکەین مەسەن بۆ نمونە حیزب هەیە لە ناو حکوومەتە بەشدارە لە حکوومەتی بەرکردی بەڵام ئەندام پەرلەمانەکانی بوونەتە ئۆپۆزیسیۆن هەر یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خۆی وایە بزنەوەی گۆڕان بۆ خۆی وایە لە ناو حکوومەتە لێونێری هەیە لە حکوومەت بەشداری حکوومەتە بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن لە دەرەوە قسەکەن تۆ ئەخر ئەیانە بێ بەشداربی لە حکوومەتیانە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی ئۆپۆزیسیۆنە لە ناو پەرلەمان ئۆپۆزیسیۆنە لە ناو حکوومەت ئۆپۆزیسیۆنە بەڵام لە حکوومەتی دۆخاڵی سلێمانی چەندین وەزیفەی گرنگیان هەیە خۆتان یەک لای بکەرەوە بچنە دەرەوەی ئەم دەسەڵات تۆ ئیش یەکگرتووی ئیسلامی تۆ ئیشت چییە مەسەن بۆ نمونە بە سەرۆک شارەوانی وانە ئیشت چیە بەڕێوەکەی گشتی تۆ ئۆپۆزیسیۆنی ئەگەر ئۆپۆزیسیۆنی نابێت تۆ هیچ پۆستێکی حکومی دەبێت ئەمە جۆرێکە لە پێکهاتەیەکی حکوومەت لە هیچ جۆرێ لە هیچ وڵاتەکان نییە ناکرێ نمونەیەک نبینم من ئایا ئەمە چەتەگەریە ئایا مافیاییە ئایا ئیدارەیەکی ئێرە ئیدارێکی سربەخۆیە ئەو لا ئیدارێکی سربەخۆیە تێکەڵە تێکەڵ نییە مەسەن بۆ نمونە ئەو پارەی کە ئیسە لە راپۆرتەکەی ئەوە هات 100 ملیۆن دلار ئەگەر ڕاست بێ ئەو 100 ملیۆن برابێ و درابێ بە حیزبێکی تایبەت لەو لاشەوە لەوانەیە بە هەمان کات و من گیۆنە دەنگی ئەندام پەرلەمانێک بوو هەر بۆ خۆی وتی لە سنووری هەولێر نزیکەی 90 ملیار دینار و لە سنووری سلێمانی نزیکەی 80 ملیار دینار پارە ئەبرێ لە دروازە سنووریەکانە و لە داهاتی ناوخۆی ئێرە نادرێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند شێوە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکانە کێوەندی زاناری وەبێ شێوازیان زۆر هەیە خۆی قاچاقچێتی نییە قاچاقچێتی نییە ئەوە شەرعیەتدانە بە بازرگانی یعنی مەسەرەن فیاڵکردنە لە حکوومەت سیارە دەیتە ئەمدی و بە ئەمری کەسێکی حیزبی لێرە لەوێ لە بەخاڵە سنووریشەکە دێ و بە ڕسمیشی و پێشوازیشی لێکرێت و ڕسوماتی لێوەرناگیری ئەمەیە بابەتەکە و ئەو ڕسوماتەش کە وەریەگرن ئەوەیە کە ئەو بەڕێزە باسی کردو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گاڵێ پارەکە ناگەڕێتەوە بۆ حکوومەت کەواتە ینی بابەتەکە دوو سەرێ هەم ئەو پارەی کە دەستیان ئەکەوێت لە داهات لە دەواازە سنووریەکان و هەم ئەوەشی کە لە باج و زەریبە دەستیانەکەوێت و لە کارەبا دەستیانەکەوێت بەس داهاتی کارەبا 25 ملیار دینار بووە لە بانگی ڕابردوو لە پارێزگای سلێمانی داهاتی کارەبا فقط کە ئەڵێن پاری کارەبا نادرێت بۆ 6 ساعت 7 ساعت کارەباش کە بە خەڵکی کوردستانیەتە بەس داهاتی کارەبا باشە بەڵام کاگۆمەر ینی لێرە لە هەردوو سنوورەکە لە فترێکی زەمەنیە هەستەکی کە قاچاقچێتی وەکتۆوتت ئەمە قاچاقچێتی نییە شێوازێکی هێنانی لە دەرەوەی توانی بڵێ پێدانی حکوومەتە لە بەرامبەر کەسێکە لە بەستیان چیە لەوەی کە ئێستا ئاوا مامەڵاکەن لە هەردوو لایەم دیاریداهەیە و بینرێ بۆچی وهاکەن ئەزانی چۆنە بە هەردوو لایەنەوە بۆ نمونە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدە لەوەی ئەو نەوتەی ئەفرۆشیە و کە داهاتەکەی دێتەوە لای پارتی دموکراتی کوردستان بەشی ئەوە ئەکات کەموچەشی پێ بدرێ و بەزیایش نمونەی زۆر بەسیط ئێستا من کە پێشوی بێمە لای جەنابوو سعری 95 دلارە ئەوە تقریبا یەک مانگە لەسەر 80 دلارەوەی تۆ واز لە 85 بێنە لە 86 بێنە بە 75 دلاریش حسابیکە بە 75 حسابەکەی نێمە لە 150 بگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان 450,000 بەرمیل ئەنێریتە دەرەوە 450 زەربی سیکە زەربی 75 دلاری کە زەربی لە 150 کە مانگانە 650 ملیار دینار ئەبێتە داهات بۆ حکوومەت ئێ باشە ئەمە تر تاوان ئەو پەڕی خاتری حکوومەتی شمان گرتووە ئێ باشە 650 ملیار تۆ ئەوەی ئەی بە موچە 800 و کەسرێکە ئەو هەموو داهاتەش هەیە لە دەواازە سنووریەکان ئەو هەموو داهاتت هەیە لە باج و خەراج ئەوەت هەیە لە کارەبا ئەوەت هەیە لە دایرەی تاپۆ بەبەر داوامی داهات کۆکرێتەوە وەکو باسەکرێ لێرە 120 ملیار دینارە لە هەولێری 150 ملیار دینارە داهاتی داخۆ تاوان ئەو باجی کۆمپانیەکان ئەوانەکە کۆکرێتەوە کەواتە تۆ زۆر بە ئاسانی لەو پارەش زیاتر دەستێکەوەی کە تاوسەوە قوعد دەکرد حکوومەتی مرکزی بۆ بنێرێ کە 11 ملیار دینار بوو
لێرە ئێستا داهاتەکە زیاتر لە 13 بۆ 14 ملیار دینارەکە ئەگەر زەربوتەر حشی بکەین لێرە ئێستا چێ بەڵام بە خاترگرتنەکەشەوە هێشتا لەو پارێ زیاترەکە بە تەمان لە حکومەتی بەغاو بێ یەکێ نیشتیمانی کوردستان لێرە تەوەقعی وایە بۆ پارەیە کۆتایی پێدەت ئەوان زیاتر ئەبەن بۆ کۆمپانیەکانی خۆیان زیاتر بۆ ئەبەن بۆ ئەو کۆمپانیانەی کە مەسەن پارێزگاری لە بۆرێنەوتەکانەکە زیاتر ئەبەن بۆ ئەو کۆمپانیانەی کە نەقڵەکە ئەکا زیاتر ئەبەن بۆ ئەو کۆمپانیانەی کەوا عەقدی شەراکەیان لەگەڵا کردوون هەست بە جۆرێ لە غوبن ئەکا لەبەرەوە ناتێتە ژێرباری ئەوەی ئەم داهاتە بنێرێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش بە عینادی ئەمان ناینێرن کەواتە لەو بینە چێ زەرمەندە خەڵکی کوردستان کارمەندەکانی دەوڵەت پرۆژەکان کە ئێستا لە وەکو خۆتان باستان کرد 500 پرۆژە پەرژە سلێمانی وەستاوە تقریبا نزیکی 200 پرۆژە لە هەڵەبجە وەستاوە ڕێگای بەوت لە منتەقەی کەلار و دەربەندیخانە ڕێگای پێنجەند نەکراوە یعنی ئەو هەموو ڕێگاوبانە گرنگەکە لە هەرێمی کوردستانە هەیە و لەسەر داهاتی لەسەر شانی خەڵکی کوردستان ئەم قوارەیە دروست بووە نەتوانراوە خزمەت بە خەڵکی کوردستان بکرێت بابەتەکە ئەمەیە کە هەم ئەمان عیدادیەکەنەوە لە بین شاکی زەرەکە باشە بەڵام ئێستا بۆ من جومەنی پارێزگای سلێمانی ئەگەر بێ بە دوام دۆسیا بچێ ڕێگری لێکرێ بۆ ناتوانێت کاکچیا ئەنجومەنی پارێزگای سلێمانی بچووکتر لە حیزب پەرلەمان بچووکتر لە حیزب پەرلەمان بچووکتر لە حکوومەت بچووکتر لە حیزب بچووکترە لە بنەماڵە لەبەرەوە ئەمە بە هیچ جۆرێ معنی سیستمێک نییە لە هەرێمی کوردستانە بڵێ کاکە ئەوە پەرلەمانی کوردستانە و سەمەفروض و پەرلەمانی کوردستان یەکسەر ئەلەم حاڵەتە وەزیری سامانە سروشتیەکان و وەزیری دارایی بیناتە جیرروگای و کاکە وەرن پێمان بڵێن کاکەم داهاتە بۆ نییە و ئادەی وەرە وەزیری ناخۆ پێمان بڵێ بۆچی تۆس کۆنتترۆلی دەواازە سروشتەکەی باشماخ و حاجۆمەران ناکەی بۆ هی برایم خەلیل ناکەی بۆچی پێمان نالی داهاتەکەی کامەیە وەزارتی دارایی وەرە پێمان بڵێ ئەگەر نییە پێمان بڵێ بۆمان ڕووکەرەوە بۆ نییە بەس لە دنیا هیچ حکوومەتێک نییە کە هیچ حیزبێک نییە کە هەڵبژاردن بۆ منە بباتەوە بچێتە حکوومەت ئاوا مامەڵە بکە تۆجا خۆت دەچیتەوە بەردەم خەڵک بەنافتموتم ئەمە هیچ جۆرە نمونەیەکی نییە کە حیزب چیەکە لە دەواازەی سنووری حیزب چۆن ئەبێ پارەی حکوومەت بێتە لای حیزب ئەبێ بە ئابوونەی ماگانەی خۆی بژی قەی ناکە ئیسیسمارێکی شتەیە کۆمپانیاکی شتێ الحەکم لله کردوتە کە پێ ئێزانین لە ڕێگای کۆمپانیەکانی خۆتەوە هیچ نەبێ خۆت لە ئێوە لە ڕێ هەم لە ڕێگای کۆمپانیەکانەوەی خۆیانەوە خوێنی خەڵکی کوردستان بژن هەم لە ڕێگای ئەو داهاتەی کە حکوومەت دەستێکەوە لەوێش خوێنی خەڵکی کوردستان بژن ئەمە سیستەمێکی گەورەیە لە خەڵکی کوردستانەکەن ینی پێویستە ینی دەرس وەرگرن ئەوان ئێستا یەکێتری نیشتیمانی کوردستان لەوە تێبگا کە ئێستا لەم هەڵبژاردنەی کە بۆ عێراق کرا لە سا 8 دەنگدەری کوردستانی لەگەڵا ماوە پارتی دیموکراتی کوردستان لە سا 14 لەگەڵا ماوە ینی بۆ ئەبێ لەمە تێنەگەن ئەوان ینی ئەم ڕاستەڵەکان تاکەی بزنەوەی گۆڕان ئەوەی کە من باسم کرد و پێم وتن کە هیچ دەنگێنانن ئەم بۆ ئەم هەڵبژاردنەوە کردیان بەهرا لەسەر عومەر عنایەت ئەو هەموو هێرشەکە پۆپۆلیستێک لای سەر من و دەرەنجامەکەشی ئەوەی دەچوو کە من پێم وتن بۆ چوە دوورکەوتنەوەی لە خەڵک هەم بچنەوەی گۆڕان لە خەڵک دوورکەوتەوە هەمێکی نیشتیمانی کوردستان لە دەنگدەرەکانی خۆی دوورکەوتەوە هەم پارتی دیموکراتیەکان دوورکەوتەوە بەڵام چیان هەیە بۆچی ماون هێزیان هەیە پاریان هەیە ئیداریان بەدەسەوێت زوتنەوەی گۆڕان بۆچی وانە لەبەر هیچ لەم شتانی نییە کاریزمایەکیان هەیە بۆ نمونەی ئەوان سوود لە کاریزمای بەڕێز مەسعود بارزانی وەرەگرن پارتیەکان وەک دەروێشی بەڕێز مەسعود بارزانی ئەو هەرچی بڵێ ئەمان لایەن پەسەندە مناقەشە ناکەن یعنی ئەم فڵیمێشیان ناکەن و پێیان بڵێن کاکە ئەم داهاتی کوردستان چی لات ئەم پارە بۆ کوێچی باشە بەڵام لە دەرەوەی ئەم حیزبانە خۆ دامەزراوی فەرمی هەیە باست کرد پەرلەمان هەیە داواکاری گشتی هەیە ینی خۆ ناکرێت تا سەر ئەمە ئاوا بێت چونکە بارگرانی زۆر لاستۆی چۆتە سەرشانی هاوڵاتی هەر ئەمەی کەم شۆ خۆت ڕوونکردنەوە دەسەرە یعنی ئەگەر حکوومەت ئیمکانێت تێبێت دڵنیامە ئەیتوانی کە بچێتە سەر شەقامەکان پاکی کاتەوە تیمی هەبێ وانە مەبەستمەوە خۆ پێوەی دیارە مؤسسەی هەیە سەمەسە مؤسسەیەکی بەناوی پەرلەمانی کوردستان من خۆم لەو مؤسسەیە بووم بەڵام بچۆرەوە بگەڕێرەوە بۆ مێژووی پەرلەمانی کوردستان بزانە لە بەدرێژایی مێژووی پەرلەمانی کوردستان بەهۆی کاریگەری حیزبێنە لە ناو پەرلەمانی کوردستانە توانیوێتی متمانە لە وەزیرە وەرگێتەوە توانیوێتی تەنها تەوبیخی وەزیرێکیش بکە توانیوێتی بەجەل وەزیرێ بێنێت و مناقەشەی بکە ڕێز وزرا بێنێ مناقەشەی بکە نەیتوانیەوە لەبەرەوە بە تەسەوری من لاواسترین مؤسسە لە بەدرێژایی مێژوو لە دروستبوو لە ساڵی 1990 تا ئەم لەحزەیە کە 92 تا ئەم لەحزەیە لە 95 کە پەرلەمان دروست بووە تا ئەم لەحزەیە پەرلەمانی وەک ئەم پەرلەمانی لاوازی بەخۆی نەدیوە ئەوانی کە جۆرێک لە نەعراتیان تیا بوو ڕاستە لە ساڵی 2092 هەتاوەکو ساڵی 2006 و ئەوانە پەرلەمان مت بوو هەر تەنها پەرلەمانی ئەم لاجیا بوو پەرلەمانی ئەو لاجیا بوو بەڵام لە دوای 2006 تا ئەم لەحزەیە
پەرلەمانی بۆکو ئەم خولی ئێستا زۆر بەداخەوەی ئەڵێم لاواز نەبووە کە من مەبەستەکەشم ئەوە نییە بڵێم ئەم قەڵەکەی ناوی لاوازە بەڵام بەداخەوە حیزبەکان کارێکیان کردووە ڕۆڵی ئەندام پەرلەمانەکانی خۆیان نێشتۆ ئەندام پەرلەمانی سەرکەشیشی زۆر کەمتیایە کە ئەوان جۆ لە حیزبەکانی خۆیان نەگرن پێویستی حیزبەکانی خۆیان بەڵێ حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی کە پێیان بڵێن ئێمە نوێنەری خەڵچین تەنها نوێنەری حیزبەکەی خۆمان نین ئێمە ئەبێ بەڵام ئەی داواکاری گشتی داواکاری گشتی خۆ هەموم دۆسیانە بینی ناتوانێت کەی سێر بۆ خۆم لە سەردەمی خۆما داوام بە داواکاری گشتی 4 ملیارد دینار پارە بۆ کۆمپانیایەکی تایبەت ڕۆشتووە پێم وتووە مزایدە کراوە لە شارەوانیەکانی سلێمانی ئەوە داواکاری گشتی ئەوە دۆسیەکەی بەڵام هیچی بەرامبەر نەکرا و ئەو کۆمپانیاش تا ئەم لەحزەیە کە من قسە لەگەڵ جەنابەت دەکەم بەردەوام لەبەرەوە بە تەسەووری من داواکاری کشتی کە لە بچە کراوە ئەنجومەنی باڵای دادوەری کە لە بچە کراوە حاکمەکان کە لە بچە کراون لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ زۆربیان ئەتوانن هەوڵەدەن ئەیانوێ شخصیتی خۆیان پارێزن بەڵام وەک پێویست ڕێگەیان پێنادەن نایاڵن ڕێگەیان پێنادەن ئیرادەی خۆیان و دەسەڵاتی یاسایی خۆیان بە تەواوی بەکاربهێنن بۆ لەبەرەوەی هەندێک حاکم دروست بووت بەهۆی وەلای حیزب بۆ تۆ حاکم لەوانەیە هیچ مستحق لەوە نەبێ بە حاکم مافی ئەو حاکمانەشی کەوا مستحقن و خۆیان بە شایستەی خۆیان بوون بە حاکم مافی ئەوانشیان باش ئەگەر ئاوا بەردەوام بێت چاوەڕێ چی بکەین چاوەڕێی لە هەرێمی کوردستان بە تەسەوری من بەرە و لاوازی ئەچێ بە تایبەتی دوای ئەوەی کەوا ئێستا بە پەرتەوازەی چوینە بەغاگەر حەزیش قسێ لەسەر ئەوەکەین بە تەسەوری من وەزعی باری هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریش و لە ڕووی چیانی و قەواری هەرێمی کوردستانیش لە خەتەرێکی زۆر گەورایە و لەسەر لەژێر هەڕەشی وڵاتە ئیقلیمەکان حیزبەکان هەرگی قاچاقچێتی بێ چۆن واضحە بەڵێ هەر بێگومان بە لەوەی خەڵکی لەگەڵ نییە تۆ یەکەم پشتیوانی تۆ پشتیوانی حزب پشتیوانی پەرلەمان پشتیوانی حکوومەت خەڵکە تۆ خەڵکەکەت لەگەڵ نەماوە لەوانەیە خەڵکە بۆی ئەو سەرکوتەی کە ئێکی ئێستا وەک پێویست ناڕزایی نەتوانێت دەربڕێ یا بەهۆی جۆرێ لە جۆرەکان حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی بۆی موچەیەک و بە شتێک و نەختی دەستخەڕیان بکات و نتوان وەک پێش پەلەقاژیە بکەن بەڵام ئەوە بەردەوام نابێت لەوانەیە لەسەر سندوقانی دەنگدان ئەمجارە لە هەڵبژاردنەکانی ئەگەر بکری هەڵبژاردنی ئەمجاری پەرلەمانی کوردستان بە تەسەووری من سزایشی خراپتریان نەدەن ئەمجارە سزاکە زۆر تون دەبێت لەمەی ئێستا خراپترە بێت بە شەرتێک هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرێت باشە تۆ باس لە لاوازی لایەنەکانی کورد کرد و باس لەو مەترسیانە کرد کە لە هەرێمی کوردستانە بەڵام تۆ حزبێک کە خۆی حکومڕان بێ قاچاقچێتی بکات بەشێک لە داهاتەکە لە هاوڵاتەکانی بشارێتەوە خزمەتگوزارەکانی نەمابێ باسە لە چەندین پرۆژە کرد کە وەستاوە لە سلێمانی لە شارەکانی تر لە هەولێر لە ڕێگەوبانەکانی چواردەور بەڵام یعنی چۆن لاواز نابێت لە بەردەم لایەنەکانی عراقیە لە بەردەم عراقدا کە سوور بزانێت تۆ خزمەتی هاوڵاتەکانی خۆت ناکەیت چۆن لاواز نابێت ئەمان ئیستیغلالی چیان کردووە ئیستیغلالی ئەویان کردووە ئەمان ئەم لاوازیان هەیە لێرە حیزبەکانی بەغا لەمان ئەگەر ئەمان فەسادیان هەبێ ئەوان ئەفسەدر لەبەرەوە ئەمان ئێستا زۆر ترسیان لە حیزبەکانی بەغانیە و لە حکوومەتی بەغانیە جۆرێ لە ڕێکەوتن لە نێوان خۆیان و حیزبەکانی ئەوێ هەیە بۆ ئەوان چاوپۆشی بکەن لەوەی ئەمان ئەیکەن ئەمانیش چاوپۆشی بکەن لەوەی ئەوان ئەیکەن یعنی تۆ سەرنج بدە و ئەندا پەرلەمانەی خۆمان کە لە بەغان نوێری ئەم حیزبانی خۆمان زۆر بەکەمی ئەبینی کەسێک لەو ئەندام پەرلەمانان ڕخنە لە حکوومەتی مەرکەزی بگرێ هەموویان تەرکیزەکەیان لەسەر ئێرەیە ڕخنە لێرە لە حکوومەتی هەرێمان وا سووک و سەلیم کردووە لە بەرچاوی عەرەبەکانیش من ئەندام پەرلەمانێکی کوردم نەدیوە بڵێ کاکە ئەمە عیب و عاری وەزیری دارایی بەغایە یان پەرلەمانی عێراق بۆ نمونە تا ئەم لە لە خولی پێشوە ینی متمانە لە وەزیری دارایی وەرگیرایەوە متمانە لە وەزیری دارایی وەرگیرایەوە لەبەرەوەی کورد بوو متمانە لە وەزیرێکی سونە وەرگیرایەوە وەزیری دیفاع خالد عوبەیدی وەرگیرایەوە لەبەرەوەی سونی بوو بەڵام تا ئەم لەحزەیە متمانە نەتوانراوە لە وەزیرێکی شیعە وەربگیرێت باش کەواتە ئەوانیش مؤسساتەکانی ئەوانیش ئەو مؤسسەیە نییە کە ئێمە بیکەین بە مەسەلی عولیا بۆ بەراوردی خۆمان بە خراپتر بکەین بۆ بەراوردی هەرێم کوردۆسی کورد و بەڵێ ڕێگەم بدە من بەراوردم نەکرد من جەنابەت پرسیاری کرد بۆ ئەوە چۆن ئەچنە بەغا بە جەنابەت بۆیە ئەچنە بەغا باکیان بەم وەزعی ئێرە نییە لەبەرەوەی لە بەغاش زۆر پاشەیان باش نییە باشە بەڵام تۆ حیزبەکانی بەغاش پاشەڵی باش بەڵام تۆ زانی کورد دۆسیەکەی کێشەکانی مێژوەکەشی جیاوازترە لە هەموو پێکاتەکانی تری عراق تۆ قوربانێکی بێشمارە داوە خوێنێکی بێشمارە داوە دەیان قسەی گەورەت بەسەر هاتۆ تا هاتوویتە ئێرە چۆن نەبێ حیزبەکانەوە نەبێ باگوێن بەم جۆرە مامەڵە بکەن وا لەبەردەم کۆمەڵک هێزە ئاوا خۆیان پیشان بدەن وا نمایش بکەن وا
دەربکەون کە بەلاوازی بچنەوە بەردەستیان وانە مەبەستەوەیە کە ئێمە خاوەن قەزیەکی بەڵێ کورد خاوەنی قەزەیە ینی ئەگەر بە درێژایی مێژوو لە ساڵی لە مێژووی دروستبوونی حکوومەتی عێراقی تا ئێستا کورد خاوەنی قەزیەکە بەڵام قەزیەکە تا ئەو لەحزەیە لە کێ نوێنەرایەتی کردووە سەردەمانێک پارتی دیموکراتی کوردستان هەتا ساڵی تاوەکو دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕینشەوە پارتی وێکێتی کە 150 دەنگ هی ئەمان بووە لە 150 دەنگ هی ئەوان بووە بەڵام بێ سێری ئیسا سێری خۆیان بکەن با بڵێن 51 بە 49 کۆکۆی خۆیان باسیەکەن بەڵام سێری خۆیان بکەن ئێستا لە 151 بۆ 49 ئێستا بۆتە لە 100 بە لە 100 کەواتە خەڵک سزای داون خەڵک وەک پێویست حتا هێزەکانی خۆیان سزایان داون هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئاسایشی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە ئەمانە هەمویان سزایان داون ئێستا ئەمان پیان وتراوە کە ئێوە بای چەنن وەزعێتی خۆتان چۆنە بەڵام وەکو بۆم پێم وتی لەبەرەوەی هێزی چەکداریان هەیە لەبەرەوەی ئیداریان بەدەستەوەی لەبەرەوەی میزانی وڵاتەکە لە دەست ئەوانایە خەڵکە ناتوانێت بە شێوەی ڕاستەوخۆ سزایان بدا جۆرێک لە دەستخەڕەکردنی خەڵکیان کردووە خەڵکیان بە دەستەمۆ کردووە هەندێک لە خەڵک من ناڵێم ئەوی هەندێک خەڵکیان دەستەمۆ کردووە ناتوانن بە تەواوی ڕوبەڕووی ئەو دوو هێزە بن تۆویستی لەسەر پێکەنانی حکوومەت قسە بکەیت سەرنجەکانی تۆ لەسەر پێکەنانی حکوومەت چییە؟ ینی ململانەکانی ئەم هێزانشکە لە بەغدایکەن خۆی ئەگەر سەرنج بدەی مەسەرن پارتی وێشێتی لێرەوە بەیەکەوە چوونە بەغا بەڵام لە بەغا لەسەر پۆستی لەبەری ئەوەی لەسەر مادەی 140 قسەیان هەبێ لەسەرەوەی لەسەر پێشمەرگە قسەیان هەبێ لەبەری ئەوەی لەسەر سنووری کوردستان و لەسەر ناوچە کێشە لەسەرکان سنووریان هەبێت و ئەو 150یەکەی زەوی کوردستان لە دەستمان دەرچووە ئەوانە هەوڵ بدەن بگەڕێنەوە و پارێزگایەکی باش بۆ کەرکوو دابنێن لەبەر لەسەری ئەمانە قسە بکەن هەندێک پۆستی سەر و کۆمار و ئێستا بۆتە گەورەترین کێشە کە ئەبێ پێمان بڵێن لە جەنابی مەڕێز مام جەلالەوە هەتاوەکو فواد مەعسووم هەتا جەنابی دکتۆر بەرهەم چیان کردو ئەم سەر و کۆمارانە بۆ هەرێمی کوردستان تا ئێستاکی ئێمە بیکەین بە شەڕ لەسەر ئەو پۆستە لە کاتێکە ئەمان خۆیان بەغدایان تەلاقدا حکوومەتی بەغدایان تەلاقدا لە ڕفراندۆمەکە بە شەرتی ئەمانیش بوون لە ساڵی 2003 چوونەوە گیانیان کردەوە بە بەردەمی ئەم حکوومەتی عێراقا کە هەیەەوە گەورەترین هەڵە بوو کەمان کردیان گەورەترین هەڵە بوو ئەوە بوو کە کردیان عێراقیان لە بەندی حوتی نەتەوە یەکگرتیەکان هێنایە دەرەوە گەورەترین هەڵە بوو کە کردیان کە پێکەوە نەچوونەوە بەغا گەورەترین هەڵە بوو ئەوان لەبری ئەوەی بۆ گەڕاندنەوەی خاک بڕۆن چوون بۆ پۆست و پارە ڕۆشتن ئەگەر بگەڕێنەوە بە ساڵی 2010 لە هەشتی 2010 ڕێکەوتنیشیان کرد لەگەڵ مالیشی ئەگەر باش لەبیری بێ دوای یەک ساڵ مەسعود بارزانی و خودی خۆی وتی ئەگەر ئەم دەورەیە مالیشی ببێتەوە بە سەرۆکی حکوومەت من وتی ئەگەر مالیکی بێتەوە بە سەرۆکی حکوومەت من حکوومەتی کوردی ڕاگەێنم سربەخۆی کوردستان ڕاگەێنم ئێستاش چووە لەگەڵ شێ تەحالوفی کردووە لەگەڵ سەدر تەحالوفی کردووە پارتی دیموکراتی کوردستان سەدر پیاوێکی متەزەبزیبە پیاوێکی عروبیە پیاوێکی مەذهبیە پیاوێکە ئێوێ عێراق بەرەو مەرکەزیەت و لە سازان و دوور بخاتەوە بەرەو مەرکەزیەتی بەرێ بەرەو دەسەڵاتی تاکەسی بەرێ بەرەو بە ئیتیجاهی و ئیمارات و سعودیە و میسر و ئەوانە ئێوێ عێراق بۆ ئاراستەیە بەرێ حتا ئێرانیشی ڕازی کردەوە تورکیاشی لە پشتە بۆ ئەوەی ئەم قوارەیە کە لێرە ئەم قوارەی هەرێمی کوردستان هەلاوازکە بەڵام لایەنەکانی هەرێمی کوردستان خۆیان هۆکارن بۆ ئەوەی کە ئاوا مامەڵیان لەگەڵ ئێستا تۆ باسی کرد کە چون بە پەردەوازەی چوونەتە بەغدا لە سەرەتاوە ڕاگەیاند کە پێکەوە دەچن و کورد یەک پاکێج بە یەک وەرەقی سیاسیەوە چن دواتر لەوێدا بەش بوون ئێستا گەربەم شێوەیە بچنە بۆ پۆستی سەر و کۆمار ململانێ بکەن بۆ حکوومەت چیە بێ ئێستا دەرس وەرناگرن کاک چیە ئەمان ئەگەر خۆ دەرسیان لەوەی مالیکی خۆی لە مالیکی چەند ساڵە ساڵی 2010 باسەکەم 12 ساڵ یان ساڵ لەمەوە پێش بووە ئێبێت دەرس لەوە بگرن دیراسی ئەوە بکەن ئایا تۆ ئەچی لەگەڵ سەدر ڕێکەوتنێکی نووسراوت هەیە نیانە ڕێکەوتنی شەفەویان کردووە تۆ پێویستە پێشتەوەی لەگەڵ سەدر ڕێبکەوی بۆ ئەوەی سەر کۆمار بۆ کێبێ یا بۆ کێ نەبێ جەگری سەرۆکی پەرلەمان وگە لەگەڵ سەدر ڕێبکەوی بە سەدر بڵێ ئێمە ئەبێ کە لەگەڵ تۆ ڕێکەوتین هەوڵ بدەی مادەی 140مان بۆ جێبکەی هەوڵ بی هێزی پێشمەرگە بە ڕسمیت بناسیێنی هەوڵ بدەی ئەو نقاتانی کە هەموو خەڵکی کوردستانی زانێ ئەمانە بۆ جێبەجێ بکەی ئەو کاتێمە پۆست و ئەوانە بەلامانەوە گرنگ نییە میزانی هەرێمی کوردستان ئەو استحقاقی کە هەمانە لە بەغداوە ئەبێ بۆ پێمان بدرێ و ئێمەش وعد بە تۆ ئەدەین بە شەفافیت نەوت بەڵام کە توێڵی خۆنەوەی نوێ لە ڕاگەیەنداوەکەی دوای ئەنجامی هەڵبژاردنەکانە ڕایگەیاند وەرن لایەنەکانی هەرێم لەسەر ئەم کێشانەی کە
هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ بەغدا پێکەوە هاوڵوێستە بین ئێمە هەر پۆستیشمان ناوێت دەچینە بەغدا ئەمان بە شێوەیەک بە شەرعێتی شۆڕژێری بەرچاوی تاری کردوون نەوەی نوێ نابینن یەکەشی چۆنە ینی ئەمان نەوەی نوێ نابینن ئەوان وا ئەزانن تا ئەم لەحزەیە لە خەیاڵ ئاژین تەنها خۆیان نوێنایەتی خەڵکی کوردستانەکەن لە کاتێکا من پێم وتی لە سا حەڤە بە لە سا هەشتە نەوەی نوێش هەیە یەکگرتوش هەیە کۆمەڵی ئیسلامیش هەیە کۆمەڵی دادگەری ئێستاکێ مەفروزە تۆ بیت حساب لەگەڵ ئەمانە بکەیت کاکە ئێمە بۆرن ئێمە کەش و هەوایە بخڵقێنین لە هەرێمی کوردستانە وای لێ بکەین کە نەوەی نوێ خۆی بانگەوازی ئەوە بکا بڵێ کاکە من ئامادەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە پێکەوە کۆلیشنێک تەحالوفێک دروست کەم و پێکەوە ڕوبەڕووی حکوومەتی بەغا بینەوە بەڵام ئەو کەش و هەوای لێرە هەیە ناکاتە ئەوەی کە نەوەی نوێ و کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامیش و خەڵکی کوردستانیش ڕازی بن بەوەی کە پارتی وێچێتی نوێنەرەتی ئەوانەکەن لە بەغا. بەڵێ سوپاس بۆ ئەمەرێنایەت ئەندازیار ئەمەرێنایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان